ئەچمە شاری مەریوانی خۆشەویست و لە ئێستاە شانۆیی منکێم نمایشەکرێت. دیارە بێگومان کارکردن لەسەر شانۆیەکان بە شێوەیەکی گشتی و لە هەر پارچەیەکی کوردستانیش بێت جێی بایەخاوە بێگومانیش وەکۆزانین کە ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی بەردەوام کار و چالاکی هوەری و ئەدەبی و شانۆی و سینەماش تایە بەردەوامی هەیە. لە ئێستاە ستافێکی جوان کە بێگومان چەندین کەسی بەهرەمەند و چەندین خوێندکار و چەندین مامۆسایانی شانۆ هەروە کۆمەڵەیەک مناڵی بەهرەمەندیش توانیویانە لە نێو شانۆیەکە لە ژێر ناونیشانەوەی شانۆی منکێم بەشدار بن و هەروەها نمایش بکرێت. شانۆی منکێم لە شاری مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان نمایشەکرێت و دەنگدانەوەیکی زۆری لەو شارە کوردستانیە لەیەکەوێتەوە. شانۆیەکە کاریگەران لەلایەن هونەرمەند سۆران حسێنی بۆ کراوە و ژمارێکی زۆر مناڵ و بەهرەمەند و خوێندکار ڕۆڵ لە شانۆیەکەدا بین و ناوڕۆکەکەی باس لە شوناس و توانە و لێهاتووی گەنجان و لاوانی کوردەکە. سۆرانی حسێنیم هونەرمەندم لە شاری مەریوان لە ساڵی 1376 خەریکی کاری تەئاترم. لە ساڵی 1382 یەکەم جار چوومە فستیواڵی نێونەتەوەی فەجر و دوای ئەوەش بەردەوام هەر کاری تەئاترم کردووە. لەخوای گەورە بە زیاو بێتوانیمە نزیک بە 76 دانە دیپلۆمی افتخار و بە ئێستا ڕوتبەی هۆنەری ئێستا لە کارگەردانی و بازیگەری و نویسندگیە کەس بکەم بۆ وڵاتەکەم. هەروەها توانیمە چەندین دەورە کلاسی بازیگەری لە شاری مەریوان و تاران و هەروە دەورێکی لە چەمچەماڵی عێراقا بەسا بەرگوزارم کردووە و لە فستیواڵهایەکی وەکو فستیواڵ نەوتەوەی فەجر، فستیواڵی بینالمەلەلی مەریوان، فستیواڵی بینالمەلەلی کودکی هەمەدان، جەشنوارەی تەئاتری هەرسین، شەهرە کورد و لە سەقز چوزانم ئەهەر ئەرسباران لە فستیواڵایەکی زۆرە توانیمە چالاکی هۆنەریم ببێت.